سڵاتان لێبێت هاوڕێیانی بەڕێز هەموو ئەوانەی کە بینەرمانن بیسەرمانن لە هەر شوێنێکی ئەم دنیاە بن. ئەڵلقەیەکی تری پۆدکاستی نیشتیمانسازی پێشکەشەکەین. تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە ئەرک و ڕۆڵی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن. ئەگەر پرۆسەی نیشتیمانسازی بە پاکێجێکی تەواوکاری وێنا بکەین کە پێکەوە هەموو ئەکتەرەکان و هەموو سایە و ئەوانەی بەرهەتاوە ئەوانەی بەرسێبەر هەموو پێکەوە لە پاکێجەکە کارەکەن کە پێڵە نیشتیمانسازی و بەرەو دروستکردنی دەوڵەتێک بەرن یاخود قوڵکردنەوە و ڕەخساندنی بوار و ئەرک و کار بۆ دەستگاکانی بێت. بەڵام لە نێویدا ئەرکی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات چیە بێت؟ ئەگەر نیشتیمانسازی پرۆسەیەکی تەواوکاری بێت، بەڵام ئێمە ئەزانین کە ئەرکی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن ئەرکێکی ناتەبا و بەرامبەر بە یەکترە، گۆشە بەرامبەر بە یەکتر ئەگرن و پێچەوانەی یەکتر جاری وایە کارەکەن. ئایا پرۆسەیەکی فراوان و گشتگیر و تەواوکاری وەکو نیشتیمانسازی ئەکرێت ڕۆڵ و ئەرک بداتە لە یەک کاتا ڕۆڵ و ئەرک بداتە ئۆپۆزیسیۆن و بشیداتە دەسەڵات؟ ئەکرێت لە خاڵێکی هاوبەشار نەگۆڕەکان، چەسپاوەکان، سنوورەکان، سەروەریەکان نیشتیمان پێکەوە کۆکەرەوەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بێت؟ بۆ ئەم بابەتە ئێمە گرنگە لێرەیە ئەو پرسیار ڕوونکەینەوە. ئەگەر بزوتنەوەی ڕزگاری خواست وەکو هەنگاوە سەرەتایەک بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان وەکو هەنگاو و هەوڵە سەرەتایەکان لە قەڵم بدرێت بۆ ئەوەی پرۆسەی نیشتیمانسازی کورد لێوە دەستی پێکرد بێت و هەوڵێک بۆ دروستکردنی نیشتیمان و هەوڵێک بێت بۆ نیشتیمانسازیش بە مانای دروستکردن و ڕۆڵپێدان بە داون دەستگاکانی خۆی، ئایا ئۆپۆزیسیۆنی کوردستان دەسەڵات و بەڕێوەبەرانی کیانە کاتیەکان بێت یا هەمیشەیەکانی کوردستان بێت چۆن ئەرکیان دابش کردووە؟ ئایا دوانەی ناتەبای دەسەڵات و ئۆپۆزیسیۆن چۆن لە ناو پرۆسەی نیشتیمانسازیە جێ بکەینەوە؟ ئەگەر چی نیشتیمانسازی لە کوردستانە هەوڵی کەم ڕەنگ و کاڵی بۆ نراوە و هەروەها بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانیش هەوڵەکانی نەگەشتونەتە ئاستێکی تەواوکاری و نەگەشتێتە ئەو کەنارەی کە هەر بزوتنەوەیکی ڕزگاری خواز لە کۆتاییە بە دەوڵەتێکی سربەخۆ بە سەروەری بۆ دابینکردنی سەروەری بۆ وڵاتەکە، هەروەها بە دامەزراندنی دەستگاکانی و هەروە ئازادی بۆ تاکانی کۆتایی پێهاتبێت. ئێمە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان هێشتا بەمە نەگەشتوین. بەڵام لە هەمان کاتا نیمچەکیان یا کیانی دیفاکتۆ یا کیانی یاسایی و دەستوری لێر و لەوێ دروست بوون. لەگەڵ دروستبوونی هەر جۆرەکیانەکە خۆبەخۆ ئۆپۆزیسیۆنیش دروستە بێت. من بۆ ئەمەڵقەیە حەزەکەم گفتوگۆی ئەم بابەتانە و بەم پێشەکیەوە داخڵ بووم لەگەڵ هاوڕێ عزیزم باوەسەکاردۆ پێکەوە گفتوگۆی ئەم بابەتە ئەکەین. باوەسەکاردۆ پێشەکیەک ڕۆشتم کە جۆرێک لە ناتەباییتیایە لەلایەک ئۆپۆزیسیۆن دەسەڵات لەلایەکەوە نیشتیمانسازی کە پرۆسەیەکی تەواوکاری و گشتگیرە چۆن ئەم دوانە کۆ بکەینەوە. من بۆیە لکاندم بە بزوتنەوەی ڕزگاری خوازەوە ئەگەر بتوانین ئەمڕۆ گفتوگۆی ئەو بکەین لە نمونە مێژوویەکانەوە بیگرە تا ئەزمموی وڵاتانی دیکە تا ئەزمموی ئەو گەلانەی کە هێشتا لە نیمچە سەربەخۆییان یاخود ئەو وڵاتێک گەشتون بەسەر بەخۆیی چۆن ئەو پاکێجیان حل کرد بێت. با من لای تۆ دەست پێ بکەم ئەو ڕۆڵە چۆن ئەتوانی بیەی بە ئۆپۆزیسیۆن هەم بەشێک بە نیشتیمانسازی دەسەڵاتیش ڕۆڵ بگێڕێ ئەویش هەر بەشێک بە نیشتیمانسازی. ئایا چەترێک هەیە بە ناوی نیشتیمانسازی و بتوانێت ئەم دوانە کۆکاتەوە پێکەوە؟ دەستخۆش بێت دکتۆر جیهان، زۆر سپاس بۆ ناودی توێژنی سبەی بۆ ئەم زنجیرە پۆدکاستانە بۆ ئەم بابەتە گرنگانە کە قسەی لەسەر کراوە. ئەوەی کە بەڕست باس کرد بالفعل ئەمە ئەتوانین بڵێین دەسەڵات و ئۆپۆزیسیۆن چونکە هەر خۆی ناوەکانە بەیەکەوەیە کە ئەمیان جەمسەرێک ئەویان جەمسەرێک ئەگرێ ئەتوانین بڵێن تاواوکەری یەکترین لێ گوێنەیان، بەڵام بەبیر بۆچوونی جیاواز بە ئایدیای جیاواز بۆ هەر یەکەیان با بڵێن لە کۆمەڵێک ڕوئیا و پێرسپێکتیڤی جیاوازەوە ئەڕوان دەوڵەت سازی یاخود نیشتیمانسازی یاخود با بڵێن ئەرکەکان و مەهامەکانی ئەوەی کە پێ ئەوترێ گەڤەرمنت حکومەت چییە، ئیشەکانی چییە، بەرپرسیارەتەکانی چیە. ئەمەوەکو ئەتوانی بڵێ دوو ڕوئیە جیاواز لە دوو گروپی جیاواز و هەر گروپێکیشیان کۆمەڵێک با بڵێن دابشکاری هەیە لەناو گروپەکانە. بۆ نمونە خودی حکومەت ئەکرێت لە چەند پارتێکی سیاسی پێگات بێت لە تەحالوفاتە پێگات بێ ئەمانیش چۆمڵی کۆمەڵێک ئایدیا کۆکرد بێتنەوە. خاڵێکی تر کە من زیاتر مەبەستمە لە سەرەتای بابەتەکە باسیکەین هەرێمی کوردستان وەکو هەرێمێک ئێمە ئێشتا دەوڵەت نین لە وەکو بەڕێز شارت پێدا ئێمە لە سەرەتاکانی دروستکردنی نیشتیمانسازی ئەوەی کە پێوترێت نیشن بیلدینگ لە هەوڵی ئەوەیان کە وەکو چۆن بڵێن نەتەوەکە بکەوێتە سەر پێی خۆی نەتەوەکە دروستکە اینجا وەکوونێ قوارەیەکی
سنوورەکان دیاری کات و قاوارێکی نێودەوڵەتی کە دانی پیا بندرێت بۆیە ممارەسەکردنی سیاست لە هەرێمی کوردستانە جیاوازە لە وڵاتانی تر عادەتەن ئەگەر بگەڕێنەوە بۆ تیۆریەکانی پۆلیتیکەل ساینس کە چۆن با بڵێن چەمچی حکومت چییە لە وڵاتی چکو سویدا بۆ نمونە ئەو پارتی کە لە دەسەڵاتە هەیە کە پارتێکی سیاسیە کە لە سۆشیال دیموکراتەکان پێگاتەوە یاخود هێزێکی ترە و ئەم سۆشیال دیموکراتە لەگەڵ هێزەکانی ترە تەحالوفات دەکات و حکومت پێگەێنێ و ئەو هێزانەی تر کە لە دەرەوەن وەک چۆن بڵێ سێری یەکتری ئەکەن بزانێ کاتی ئەم کەی تەواو بێ بۆی ئەم بشێتە شوێنی ئەو لە هەرێمی کوردستانە بە حکمەوەی ئێمە ئێشتا ئەو پاشخانەمان نییە و مێژووی دەوڵەتداری مێژووی نیشتیمانسازی دروستکردنی نەتەوە لە لای ئێمە نەگەڕاوەتەوە بۆ وێزڤالیا لە لای ئێمە نەگەڕاوەتەوە بۆ قۆناغەکانی دارمانی ئیمپراتۆرێت کە لە ئەوروپا کۆتاییەکانی ئیمپراتۆرێت کۆتایی پێ ڕۆم ئیمپایەکە کۆتایی پێ ئیتر سەرەتاکانی دروستبوونی نیشتنستی دەست پێەکە بۆیە ئەم گاپە هەیە لە بینی هەرێمی کوردستان و وڵاتانی ترە ناکرێت ئێمە لە تیۆریەکان و ڕاستەوخۆ بین هەڵسەنگاندن بکەین بۆ ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن با بڵین حکومڕان کە حکومەتە با بڕێوە دوو پارتی سیاسی بن پارتێکی سیاسی بێ یا زیاتر لە دوو پارتی سیاسی بێ و ئەوەشی کە لە دەرەوەی کە خۆی ناونا ئۆپۆزیسیۆن یاخود لە پەرلەمانە ممارەسەی سیاسەتەکات و لە پەرلەمانە ئێترازەکرێت لە حکومەت و لە بەرنامەکانی حکومەت بۆیە لە ڕاستیە سروشتی سیاستکردن لە هەرێمی کوردستانە جیاوازە مقارنە بە شوێنەکانی تر یە خاڵی ترێک کاکتۆر ئەویش ئەوەیە بەڕێز جوانی شارتی پێدا کە پرۆسەی نیشتیمانسازی لە هەرێمی کوردستانە بەرەو گەڵاڵەبوون ڕۆ خۆ بەرەو ئەوە ڕۆکەی تر قسەی لەسەر بکرێت و تیشی قرێتە سەر و یەکێکە لە حاجیاتەکانی کە ئەبێت ئەم پرۆسەیە دەست پێ بکە دائیمە لەم قۆناغانەیە یەکی هەیە باسێکی مێژووی هەیە کاتێک کە ئەتاتورک کە تورکیا دروستە کاکری ئێمە بتوانین سود ئەلم قۆناغە مێژووی وەربگرین هەتاوەکوونێ دوای کۆتایی جەنگی جیهانی دووهەم واتە تاوەکوونێ ساڵی 1950کان پارتێکی سیاسی تر نییە بێتە سەر دەسەڵات غیری پارتە سیاسەکەی ئەتاتورک نەبێت و یەکەمی پارتی سیاسی کە دێتە سەر حکوم دیموکراتیک پارتیە بە سەرۆکاتی عەندەن مەندەریسە دوای جەنگی دووەمی جیهانی دوای جەنگی بەڕێکەوتنی خۆشیان بەڵێ بۆچی دوای جەنگی جیهانی دووهەم لەبەرەوەی سیستەمی سیاسی نەدەوڵەتیە گۆڕێت لەبەرەوەی تورکیا پێویستی بەوەیە کە بچێتە ناو هاوپەیمانەتی ئەوەی کە وڵامی پرسە تازەکان بات بەڵێ بچێتە ناو ئەو هاوپەیمانەتەنیەوەی کە دروستە بێ ئەوەی کە پێوترێ سیستەمێکی سیاسی نەدەوڵەتی دروستە بێ بۆیە تورکیاش کرانەوەی گەکا بەرامبەر بەوەی کە ڕێگا بە بەهێزێکی تری غێر هێزە تەقلیدەکانی کە پارتەکەی ئەتاتورک بووە و لەگەڵ ئەوەشە ئێشتا ڕێگە نادات و با بڵێن ڕێگریەکە لەو هێزانی تر کە دێنە سەر حکوم بۆیە سیستەمی وڵاتان لەو شوێنش کە کەوتە مەترسیە کوردای بەسەراکە بێگومان چونکە ئەڵێ ئەمە پەیوەندی بەچی پەیوەندی بە نیشتیمانەوە هەیە پەیوەندی بە ڕزگارکردنی ستراکسەری دەوڵەتەوە پەیوەندی بە ڕزگارکردنی ستەیتەوە هەیە دائیمە لە سیاسەت ئەوترێت حکومەتەکانە گۆڕێ بەڵام دەوڵەتەکان ناگۆڕێ 4 ساڵ جارێ 6 ساڵ جارێ بە پێی ئەو دەستوورێکی لە وڵاتە هەیە ئەم حکومەتە ئەگۆڕێ بەڵام دەوڵەت ئەمێنێتەوە هەر ئەو قواری ئەمێنێتەوە ئیلا ئەگەر دەوڵەتی تووشی شەڕ بوو بێ هێزێکی دەرەکی بێدا بەشیکە بۆی لە ڕاستیە مەفهومی چەمچی ئەوەی کە باسە کرێ سیاست ئەگەر بینینە سەر هەڵسەنگاندێ بکەین بۆ پارتە سیاسیەکانی کە لە ناو دەسەڵاتان و ئەو پارتە سیاسانی کە لە دەروی دەسەڵات کەخوا ناونا ئۆپۆزیسیۆن ناکرێ بە تیۆریە تەقلیدیەکانی کە ئێمە لە زانسەڕامێرەکانیشی لەسەرکەین بێن لەسەر ئەمانە بیسەلپێنین یاخود بیچەسپێنین یاخود پراکتیزەکەین بۆچی چکە وەکوتم سروشتی سیاسەکردن لە هەرێمی کوردستانە جیاوازە خاڵێکی تر هەیە دائیمەن لەو وڵاتانی کە پیان دیفاکتۆ هەرێمی کوردستان ئێستا دیفاکتۆی دکتۆر جان مادەم دیفاکتۆی دائیمەن لە مێژووەوە هاتووە ئەو هەرێمانی کە دیفاکتۆن یاخود ئەو نەتەوانی کە ئێشتا دەوڵەتێکیان بۆ دروست نەبوو بە دیفاکتۆ مامەڵیان لەگەڵاکرێ پێویستیان بەوەیە هێزێکی دەرەکی بیان پارێزێ بۆچی چونکە وڵاتانی هاوسێت بە تایبەتی کورد کە لە دابشکەوە بۆ سەر 4 پارچە و تاکە هێزێکە لەو 4 پارچەی کە هەیە ڕزگاری بوو بێ و نیمچە سەربەخۆنی خۆی ڕاگەان بێ هەرێمی کوردستانە بۆیە پارچەکانی تر وڵاتانی تر کە هاوسەی ئەم پارچەیەن هەمیشە ڕاستەوخۆ بێ بناڕاستەوخۆ بێ تەماحی ئەوان هەیە سیاسەتی ئەوان هەیە لە سیاسەتی ئاسایشی خۆیان ئەوە هەیە کە ئەم پارچی هەرێمی کوردستان بچووکەنەوە تەسکیب بکەنەوە لاوازی بکەن جا چ لە ڕێگەی یاساوە بێ چ لە ڕێگەی سەربازیەوە بێ چ لە ڕێگەی ئابووریەوە بێ ئەمانەمان هەمووی بینیوە بۆ لە ڕاستیە هەڵسەنگاندن بۆ ئەو دوانی کە بەڕێزت باست کرد حکومەت و ئۆپۆزیسیۆن پێم وایە پێویستی بە خوێندنەوەی مێژوویەکی زیاتر هەیە نەک لەوەی کە ئێمە بڵین نەکاکە لە نەرویجا من جۆرە مامەڵا کرێت لە ئەمریکا من جۆرە مامەڵا کرێت تۆزێک ئەمە هەستەکەم تۆزە قورس ماوەسەکە زۆر بابەتی نمونەیەکی زۆر باشی هێنایەوە
بکەینەوە ئەو وڵاتانی ئێمە ئەگەر سەیری ئەو وڵاتانی کە سەربەخۆیشیانەیە و سەروەریشیان پارێزرا و دانپیانراویشن هێشتا هەر بە جۆر لە جۆرەکان بە پێی میانەی خۆیان بە پێی کۆنتێکستی سەردەمەکەی خۆیان ڕۆڵی ئۆپۆزیسیۆن دەسەڵات زیاد دەکەن. جارێ پێشینەیەکەیە کە زۆر گرنگێمە لە بەرچاوی بگین یەکەم ئۆپۆزیسیۆن بوون نیوەی ڕێ تەواو نییە نابێ هیچ هێزێک لە دنیاە نییە دروست بێ بڵێ من ئەمێ ئۆپۆزیسیۆن بم تا تەواو بم چونکە ئۆپۆزیسیۆن بوون خۆی بۆ خۆی سەرەتای ڕێیە بۆ وەرگرتنی دەسەڵات کەواتە هەموو ئۆپۆزیسیۆنێک بە شێوەی تیۆرەکی هەڵگری دەسەڵاتیشە بەڵام بە شێوەی کردەی هێشتا کاتەکەی نهاتووە کەواتە شتێک هاوبەشیمان دۆزیەوە ئەویش ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەبێ هەردووکیان مەیدانێکیان هەبێت کە نیشتیمانەکەیانە ئەو نیشتیمانە بەڕێوە بن و هەردووکیان بۆ مانەوە هاتبن ئیتر ئایا هەڵبژاردن ئەمە ڕێگە خات کودەتا ڕێکی خات هەرچی هەیە زەمین و کێڵگەیەکی تریان نییە لە دەرەوەی ئەو شوێنە یاریتیا بکەن ناکرێت تۆ بڵێ من ئۆپۆزیسیۆنی ئێرە مەگەر لێرە بوار نەبوو ئەچم لە وڵاتی تر ئۆپۆزیسیۆنە بم یانە چونکە ئۆپۆزیسیۆن نابارێ ئۆپۆزیسیۆن هەر لەو شوێنە دروستە بێت کە هەیە و نیوی ڕێشە ئەبێت تۆ بیرکەیتەوە چۆن دەسەڵات وەرگری کەواتە یەکەم ئەرک و بیرکردنەوەی نەگۆڕ بۆ ئۆپۆزیسیۆن دەسەڵات لە کوردستانە بۆی نیشتیمان ساز بێت ئەوەیە کە خەمی دەستگاکانی بێت ئەگەر بەدەست خۆشیەوە نەبن خەمی خاکەکەی بێ ئەگەر بەدەست ئەو حکوومەتەشەوە بێت یاخو بەدەست نارکانیشەوە بێت و هەروەها ئەو نەگۆڕانە و ئەو یادگەیی کە هەموو هاونیشتیمانێکی ئەو وڵاتە لە سەری باوە ئەبێ ئەوە جارێکتر هەمیشە تۆخی بکاتەوە من لێرە بۆ لە چەند وڵاتێکەوە توانین ئەوەزبوونە وەرگین زۆربەی وڵاتان ڕۆڵی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیان لە قۆناغی نیشتیمان سازیە هیچ کات پێچەوانی یەک نەبوونەتەوە لەسەر ئاستی نیشتیمان سەروەریەکە ئازادی هاوڵاتیەکان و پاراستنی خۆپاراستن لە هەڕەشدەرەکیەکان بۆچی وایە چونکە لە بنچینەیە ئەکرێتەوە دژی حکوومەتەکە بیوەکوتەوت ئەکرێت دژی پرۆسەیەکی سیاسی بیت ئەکرێت دژی جۆرە لە جۆرەکە هەڵبژاردنەکەی بەڕاز نزانێ بەڵام ناکرێت دژی نیشتیمانەکە بیت لە وڵاتانەی کە لە وڵات دامەزراویش هەڵبەتە بەڵام لە وڵاتانەی کە تازە دامەزران با من بچم نمونەیەکی ئێرانەوە بێنەوە لە ساڵی 20ەکان قۆناغی دەوڵەتسازی و نیشتیمانسازی و یەکخستنی سوپا و لە نێوبردنی نارە داخلیەکان و نارە دەرەکیەکانی سەر ئێران بوو ئەو کاتە پرۆسەکە ئاڵاکەی درابووی دەست ڕەزاشا بۆ دروستکردنی ئەو ئێرانە وکتۆوت لەکەم ئەتاتورکیش هەڵگری ئاڵای نیشتیمان سازی بوو بۆ تورکەکان ئەڵبەتە جیانەوەی لە ئەڵلقەکانی درا ڕخنەمان لێگرتوون کە ئەمانە چۆن بە یەک ڕەهەند چوون لە ئێرانە ئێمە ئۆپۆزیسیۆنێکی زۆر بەهێزمانەیە لە پەرلەمانە لەو کاتەیە تەنانەت جارێکیش ڕەزاشا کە ئەو کاتە دوای کودتایگات بوو ئەو پەرلەمانە هێندە بەهێزە ڕەزاشان دوورە خاتەوە لە دەسەڵات یعنی 2 ساڵ پێش وەرگری تەختی تاجایەتی کودتایەکە کات لە ساڵی 21 لە ساڵی 24 1924 ئۆپۆزیسیۆنەکە هێندە بەهێزە ئەم ڕەزاشا دەوڵەت سازە لە کار دوورە خاتەوە دوورەکەوێتەوە لە بڵین تەختی حکومڕانی هەر ئەم ئۆپۆزیسیۆنە نایەت ڕەزاشا لە بەرەوەی کە هەوڵی دەوڵەت سازیە بەڵکو هەنگاوەکانی ئەو تەواوتر دەکات لەو کاتەیە لە ناو ئێرانە ئێمە چەند گروپێکی چەکدار لە دەرەوەی پرۆسی سیاسیەوە دروست بوو لە ناو ئێرانە بەشێکیان بریتی بوو لە گروپی بەهێزی کوردەکان کە هەڵگەڕابوونەوە بەشێکیان لە ناو باکووری ئێرانە کە بریتی بوون لە خیابانی و شێخ محەممەد خیابانی و گروپی جەنگەل و هەروەها لە بەلوچستان لە ئەهواز چەندین هێزی چەکدار دروست بوون هەر باوەڕیان بە سیستەمی سیاسی ئێران نەبوو ئەسڵن تەمان ئەمان ناکرێت بڵێن ئۆپۆزیسیۆن چونکەمان سەر لەبەر ڕادیکاڵ بەڵام هێزی ئۆپۆزیسیۆنی داخلێ بوو لەو پەرلەمانەکانە زۆر دژی بوون زۆر دژی خاڵی هاوبەشی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بریتی بوو لەم گروپە ڕادیکاڵانە یعنی لەو کاتە مصدق محەممەد مصدق دژی ڕەزاشایە لە پەرلەمانە و لیستی جیای هەیە دژی حکوومەتێک کە خەریکی نیشتیمان سازی و دەستی پێ کردووە بەسەرکردایەتی زیادین تەباتەبائی و ڕەزاشا کە دوای ڕەزاشا تەمان بۆی مایۆ زیادین بۆ دەرەوە چۆ دەرەوە ینی دوور خراوە لە ئەڵقەی حکومڕانی بەڵام لەو کاتەیە تەنانەت ئەم هێزە ئۆپۆزیسیۆنە لە پەرلەمانە ئەڵێ بە ڕەزاشا ئەو کاتە بڵێن هێشتا نەبوو بەشە سەرۆک وەزیران بوو ئەڵێ ئەگەر تۆ ناتوانی بڕی ئەو هێزە چەکدارانە بکەی کە لە باکووری ئێران سەریان هەڵاوە
چاکەکە و بەرە دەست ئێمە ئەچین سەرکوتیەکەین ینی هێز ئۆپۆزیسیۆنەکە ئەڵێ من ئەچم ئەوی شەی تۆ ئەەکەم کە تۆ ناکەی ویستم بە یەک نقطەی کرۆکی بکەم ئەویش ئەوەیە لە سەرجەم ئەو قۆناغانەی کە خەریکی نیشتیمان سازین و هەروەها ئەو دەوڵەتانش کە دامەزراون ئۆپۆزیسیۆنی دەوڵەت تەنان ئەگەر ناوی بنێ مزایەدەش زیادە ڕەوترە لە پرۆسەی نیشتیمان سازیە لە دەسەڵاتیش چونکە هێزی حکومڕان بەرپرسیارەتی لەسەرە ناتوانێت هەموو ئیدعایەک جێبەجێ بکە و ناتوانێت هەموو بەڵێنێکیش جێبەجێ بکە دەستی حکومڕانی ئەوە درێژ نییە بەڵام ئۆپۆزیسیۆن گوتار و قسە و منبەری پێەیە بۆی ئەبینی لە وڵاتانە نیشتیمان سازی ئێستا لە ئەمریکاش دیموکراتەکان حاڵی حاضر زۆر مزایدەچی ترن لە کۆماریەکان کە حکومڕانیان بەدەستەوە ینی ئەمریکا کۆیانەکاتەوە لەناو ئێرانە بە هەماشە لەناو تورکیا بەما ئۆپۆزیسیۆنی تورکی گلەیی لە ئەردۆگان ئەوە نییە کە ناچێت بەشێک لە خاکەکەی نایە بە دوژمنەکان بۆی ڕازی بن و پەلاماری نەیەن یا واز لە سووریا بێنێ یا واز لە لیبیا بێنێ یا واز لە سوودان بێنێ بە پێچەوانەوە ئەو مزایدەکە ئەڵێ زیاتر بگرە زیاتر دەست بگرە لەناو کوردستانە ئۆپۆزیسیۆنی ئێمە و دەسەڵاتی ئێمە هەردووکیان ئەم ڕخنەیان لێ ئیکرێت هەردووکیان خەم خواردنەوەکەیان خەمێکی بازنەی بچووک یا حزبێکی بچووک یا بنەماڵەیەکی بچووک یا تەنها ئەو خەمی ئەو 4 ساڵە پلانەکانیان پێدا ئاڕێژێ بە پێچەوانە ئۆپۆزیسیۆنمان هەبووە ئەڵێ بە عراقی وتو ئەگەر تۆ بە یاسا ناتوانێت حکوومەتی هەرێم کۆنتڕۆڵکەیت بچووکەیتەوە فەرموو بە چەک وەرە لە هەولێر عاقڵکە یعنی پەرلەمانتارمان هەبووە بووە من ئەمە بێمەوە سەر ئەمە چۆن وا بکەین ئەمە ڕێکخینەوە ئایا ئەزمونونەکان سیاست ئاین ئەکرێت ئەزمموی خۆمان لە کوردستانە لە چوارچێوی ئامانجە گەورەکەیە ئۆپۆسیۆنی کوردی ئەمە ڕێکخاتەوە ئۆپۆسیۆن دەسەڵات دەڵبەتە بگومان دکتۆرجان دەستگایانە مەسەرە مڵکی ئۆپۆسیۆنیش بن خۆی ڕاستە قسەکەی بەڕێزە تەواوە ئەبێت ئۆپۆسیۆن تەواوکەری دەسەڵات بێ بەڵام پێش ئەوەی با بڵین ڕخنەکە ئاراستی ئۆپۆسیۆن کرێ ئەبێت دەسەڵات ئەوەندە با بڵین زەمینە سازی کردبێ ئەوەندە بە موئەسەسە کردبێت وڵاتی کردبێت بە موئەسەسە ئەوەندە خەمی موئەسەسەی گەورە کردبێ بۆ نمونە ئێمە ئەگەر بڕوامان بە هەڵبژاردن هەیە ئەچین هەڵبژاردنەوە پەرلەمان دروستەکەین ئەکرێ پەرلەمان ئەوەندە ڕۆحێتی پێ بدرێ ئەوەندە بە قۆت بکرێ کە پارتی سیاسی کە خۆی لە حکومەتایە ئەوەندە ڕێزی لێ بگرێ بۆی ئۆپۆزیسیۆنیش ئەو کاتە نێ لە پشتی پەرلەمانەوە بچێ پشت بەسێ بەهێزێکی ترەوەکو بەڕێزنوتێ چ بچێ بۆ بەغاچ بچێ بۆ تاران بۆ ئەنقەرە نازەم وڵاتی کتێ بچێ بۆ ئەوەی بێ ئەم پارتە سیاسی پێ برێتە دەرەوە دەستگاکانی هەمووان بێت بێڵە بێگومان بۆیە ئەبێ ئەین تۆ بێت دەستگایەکی ئینکلوسیڤ بێ ئەبێ دەستگای بێ گشتگیر بێ نابێت دەستگای بێ وەڵا کاکەم بەس بۆ ئێمە بۆ ئێوە نییە ئێمە توانین بەزێ پەرلەمانە کە تویتیە ئەو کات بەڵ ئەوە هی منە لەبەرەوەی من ئێستا لە براوم لەناو پەرلەمانە یعنی ئەبێت ئەمە لە سەرەتایە ئەمە کە بەڕز باس کرد ئەبێ ئەو پارتی سیاسی کە لەناو حکومەتایە بێگومان براوەیە خەڵکێکی زۆر دەنگی پێداوە کورسێکی زۆران دەنگی زۆری هێناوە بۆیە متمانەی ئەم زیاترە لەوەی کە لە ئۆپۆزیسیۆن کە لە دەرەوەیە باشە مادەم ئەم متمانەی هەیە دەبتوانی ئەو قورسایی خۆی تەرجەمە بکە بەچی بیکە بۆی ئەم موئەسەساتانە هەر هەمیان زیاتر ڕێزیان لێ بگیرێ یعنی ئێمە لەوە چێ قسەکە ئاڕاستی چی پێ پارتی دەسەڵاتدار بەوەی کە پەرلەمانی هەیە انتخاباتی کردووە پەرلەمانی دروست کردووە چۆتە ناو حکومەتەوە بەڵام ڕێز لە موئەسەسەکە ناگرێت لە دەروی موئەسەسەکە بڕیارەکان دەرەدرێت یاخۆ با بڵێ موئەسەسەکە بڕیارەکە دەرەکا بەڵام ئەوەندە پاڵپشتی ناکە بڕیارەکانی جێبەجێ بکرێ بۆیە پارتی ئەوی کە پێێتی ئۆپۆزیسیۆنیش کە ئەمە ئەبینێ موئەسەسەکە لاواز کراوە بۆیە ئەویش با بڵین بە ئاڕاستێکی ترە ڕوە یەک نقطەیەک کاکتۆر بەڕێزت باش باست کرد ئەگە نموزەجی ئێران و تورکیا وەربگرین ئەوەندە لە لای پارتی دەسەڵاتدار بە پلەی یەک ئەوەندە لە لای پارتی دەسەڵاتدار خەمی نیشتیمان و دیاریکردنی سنوورەکانی بووە ئەوەندە خەمی پاوەخوازی دەسەڵاتەکەی نەبوو هەروی کە بەڕێزی شارت پێدا کە باڵێن ڕەزاشا دوای لێ سندرایەوە چوە دەرەوە هاتۆناوە ئەم هێنان و بردنەوەیە لە خەمی نیشتیمانەکەیە زیاتر ئیش کراوە لە ئەوان زیاتر لە بازنە گەورەکە ئیشان کردو نەک لەوەی کە من هەتا ئەمڕۆ لە دەسەڵات بە نیشتیمانەکەم پارێزراوە دائیمەن لەم هێزانی کە دیفاکتۆن ئەم هێزانی کە دیفاکتۆن با بڵین مانەوە لە دەسەڵاتی یەکسانە بە پاراستنی نیشتیمان ئەم ئایدیا هەیە هەتا من لە دەسەڵاتە نیشتیمانم پاراستووە ئەگەر من چوومە دەرەوە ئەم نیشتیمانە بەمانایەکتر نیشتیمانپەروەری یعنی من نیشتیمانپەروەری یعنی من ئەمە چی وای لێکە زیاتر با بڵین دەفعی کات و زیاتر پاڵنەری بێت ئەڵێ من مێژوویەکم هەیە من مێژوویکی شۆڕژێڕیم هەیە و بالفعلەمانە هەمووشی ڕاستن مێژوویکی شۆڕژێڕی هەیە خەباتێکی زۆر ئۆپۆزیسیۆنەکەش هەیەی ئۆپۆزیسیۆنەکەش هەمان شێوەیە بۆیە لە ڕاستیە پارتی دەسەڵاتدار ئەکرێ یەکەم جار لۆمەکە ئاڕاستی ئەو بکرێ
کە ئەم فترە مێژووی وەلاناوە ڕاستە کە ئەبێ ئۆپۆزیسیۆن تەواوکەری ئیشەکانی حکومەت بێ و ئەو حکومەتی کە لە دەسەڵاتە ناکرێت من 4 ساڵی تر هاتمە سەر حکوم بڵێم وەڵا ئەوەی کە لە دەسەڵات بووە هەر هەمویان محکەمەکەم هەمویان لێ پرسمەوە نە ئەمە خیتابێکی ئیقسائیە و ناکرێت معارەزە ئەمەی هەبێت هەمیشە چۆن پارتی دەسەڵاتدار لەناو حکومەتە هەوڵی داوە گشتگیر بێ لە ڕاستیە تێگەیشتیش بۆ معارەزە ئەوەیە کاتێک کە من دێمەوە ئیشەکانی تۆ تەواوکەم بۆیە مێژوو ئەومان پێ ئەڵێ خەمی نیشتیمانەکە لە خەمی دەسەڵاتەکە زیاترە لە هێشتنەوەی دەسەڵاتەکە لە لای پارتی فەرمانڕەوا زیاترە دروستکردنی ئەم ئیمەیجە دروستکردنی ئەم تێگەیشتنە بۆ ممارەسەکردنی سیاست لە لای پارتی دەسەڵاتدار ئەوەمان پێڵێ کە ئێمە ئەتوانین لەمە بینە دەرەوە ئەوی کە بەڕێزە دوتێ کە ئێمە خەمی نیشتیمانمان بێ خەمی موسەسەکانمان بێ خەمی ئەوەمان بێ کە ئێمە ئەچینە قۆناغێکی ترەوە کورد ئەوە بۆ نزیکەی 30 ساڵ ئێستا لە خۆبسەریایە لە خۆ بەڕێوەبردنایە ئایا ئەمە وای نەکردووە ئەو ئایدیا دروستکە خەریکە دروستە بێ خەریکە قسەی لەسەرێک هەر بۆن من ئەم بەرنامەی بەڕێزت سەرەتایەکە بۆچی سەرەتاکە بۆ کە بە شێوازێکی ئەکادیمی قسە لەسەر ئەمە بکرێ کەیتر ئەکرێت زیاتر لە خەمی موسەسە و لە خەمی ئەم مێژووە بین کە دروستمان کردو چونکە جیلی داهاتوو کە دێ ئەڵە بزانام چیان بەجێهێشتەوە بۆ ئێمە بۆی لە ڕاستیە پارتی دەسەڵاتدار بتوانێت سود لەو مێژووە وەربگرێت سود لە ئەتاتور وەربگرێت سود لە دەسەڵاتدارانی ئێرانی وەربگرێت سود لە وڵاتانی تر وەربگرێت خۆ کاکە وڵاتانی ئەوروپی ئەگەر سێری پێش جەنگی جیهانی دووەم کەی چەندین ئینقیلاب و چەندین کوشتن و چەندین سەرۆکوەزیران چەندین وەزیر ئەکوژرێن و اختیطافەکرێن و یان حتا دوای جەنگی جیهانی دووەمیش سەرۆکوەزیرانی ئیتاڵ اختیطافەکرێ ینی تۆ باسی دوای جەنگی جیهانی دووەمەکەین باسی شەپۆلێکی نوێی دیموکراسیەکەین کە زۆربەی زۆری وڵاتانی جیهان ئەگرێتەوە ئەو شەپۆل لە نوێ بە سەرکردایەتی ئەمریکا و هاوپەیمانەکانی کە بریتین لە ئەوروپای سەرکەوتوو لە جەنگە بۆی لە ڕاستیە ئەمەی کە ئێستا ئەبینێ لە هەرێمی کوردستانە ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە سروشتی سیاسەتکردن هەرێمی کوردستانە جیاوازە ئێمە هەرێمێکی دیفاکتۆین بەڵام ئەبێ ڕەخنەکە زیاتر ئاڕاستی پارتی دەسەڵات بگرێ کە مەبەست لەوەی کە نیشتیمان سازیەکە خۆشەویستی نیشتیمانەکە زیاتر زاڵ بکرێتەوە بەچی بۆی کە خەمی موسەسەکە زیاتر بێ وەک لەوەی خەمی پارتە سیاسەکە ئەو کاتە ئەتوانی بە ئۆپۆزیسیۆنش بڵین دەی ئەوەتانێ ئەوەی کە لە دەسەڵاتایە زیاتر خەمی ئەوەیەتی کە موسەسەکە پارێزیێت زیاتر خەمی ئەوەیەتی کە با بڵین خۆی بکاتە قوربانی سازش بکە بۆ ئۆپۆزیسیۆنی دروستکە کە زیاتر وەکو کە بڕێزبێ بتوانێت ئیشەکانی حکومەت تەواو بکە بەڵام ئیتر ئەمە لەم کۆنتێکستی ئێسایە لە کۆنتێکستی ئێسا کە ئێمە 2025 باسەکەین ئەتاتور لە 1925 ئەم ئیشانی کردووە کە ئەتوانم بڵێم 100 ساڵێکمان بەردیلی ئەوەشیە بەڵ ڕاستە و من تۆ قسەیەکی زۆر باشە کرد خۆی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات کۆکاتەوە ئەوەی کە خەڵک و نیشتیمانیش کۆکاتەوە بریتێت لە پرۆسەی سیاستکردن سیاست وەکو پرۆسەیەک بۆ بیناکردن بەڵام بابزین سیاست وەکو من لێەوە سەرنج بۆ ئۆڕامن بەلامەوە گرنگە ڕوونیکەمەوە ئایا سیاست خۆی قودرەتێکی سحری زۆر بەهێزی هەیە ئەوش ئەوەیە هەویەک لە نەبووەوە ینی شناسێکی نەبوو ئەکا بەبوو هێزێکی ناکاریگەر ئەکا بە کاریگەر سیاست یعنی بەڕێوەبردنێکی باش ینی باشترین بەڕێوەبردن ینی وەرچەرخاندن و بارگۆڕانی هەڕەشەکان بۆ هەل توانێمە بکە بەڵام ئایا سیاست لە وڵاتی ئێمەیە بەمانای سیاست کراوە من حەزەکەم لێرە بچمەوە بۆ چەند نمونەیەکی مێژووی بە خێرایی سیاست لە بەگشتی لە ڕۆژ ئاوایە بەمانە مۆدێرنەکەی بەمانای بەشداریکردنی هەمووانێت لە پرسێکی سیاسیە لە بەڕێوەبردنە بێت لە هەڵبژاردنێکا بێت لە ئیدارەدانی نیشتیمانە بێت لە هەڵبژاردننی ئایندەکانە بێ بۆ نیشتیمان و ئایندە بینی بێ بۆ کەسانی سەرانی سیاسی کە حکوومەت بەڕێوە بن تقریبا سیاست لە دنیای ڕۆژ ئاوایە ئەمەی تۆخکرێتەوە و بوو بە نەریت کە هەموو کەس لە سیاستا بەشدارە بێت ئەگەر بە دەنگدانێکیش بێت 4 ساڵ جارێکیش بێت بەڵام لە ڕۆژهەڵاتە بەداخۆ پرۆسەی سیاستکردن ئەو کەسانی کە هەڵسن بە سیاستکردن ئەزمون و پێچەوانەمان هەیە ڕێک لەگەڵ ئەمەیە ئەزمونێکی زۆر دێرینەمان هەیە کە سیاست لە ڕۆژهەڵاتە بە دەوڵەتە ئیمپراتۆرە دوور و درێژەکانەوە بیگرە تا ئەگاتە وڵاتە بچووەکان تا ئەگاتە دیفاکتۆکانی وەکو ئێمە سیاست جۆرە لە جۆرەکان بریتی بووە لەو سوڵتەی کە وەرێگری بۆ ئەوەی کە بەدەستێوەیەتی یەکسان بۆ بە سزادانی ئەوانی تر یعنی هەر کەس لەناو سیاسەتا بوو بێت ئەوە یعنی فشاری بەدەستەوەیە قامچی بەدەستەوەیە مڵکی بەدەستەوەیە بازرگانی بەدەستەوەیە بۆ ئەوانی تر سیاستکردن یعنی سزادان یعنی بێبەریکردنی خەڵکی تر تا لەم مانایە دەرنەچین لە سیاستکردن ناتوانین سیاست ڕۆڵی هەبێ لە نیشتیمان سازی و لە بازنەی دووەمی بچووکترا ناتوانێت ڕۆڵی هەبێ لە ڕێخستنی ئەرکی ئۆپۆزیسیۆن لەلایەک و دەسەڵاتیش لەلایەکی تر
و ناتوانێت ئەم سییانە پێکەوە کۆ بکاتە کوسێ کوچکەیەک کە بەیەکەوە دوورە و ئایندەیەکی براو بین بۆ هەرسێکیان کەسی شتیان نەدۆڕێ وەکو تۆوتی سەرۆک وەزیرانێک بەجێی هێشت خۆی نەدۆڕاوە نیشتیمانەکەی ماوە ئەکرێ فرسێتر دروست بکاتەوە من نمونەیەک هەیە لە دەستنووسە کۆنەکانە ئێمە پیاوێکی مەزنمان هەیە لە دنیای شەرقا ئەویش نظام ملکی تووسیە کە لە سێ ڕایوەشکار و وەکو ئەگەر بە زمانی ئەمڕۆ سەرۆک وەزیری سێ مەلیکی بەهێزی سێ سوڵتانی گەورەی سەرجۆقی بووە دیارترینە مەلیک شا بووە ڕاوێژ و کتێبەکەی سێر الملوک ماوە کە بە مانای سیاست نامەش کراوە بە فارسی هەیە و بە ئینگلیزی و بە عەرەبی لەبەردەسایە لەوێ ئەگەر دقت بێ وشەی سیاسەتی بەمانەی ئەڵێ فلانە پاشا فلانە وەزیری سیاست کرد زۆر بەلامەوە سەرنجڕاکێش بوو مامۆستاکاردەوە ئەڵێ فلانە پاشا فلانە کەسی سیاست کرد فلانە کەسی دوور خستەوە بەمانای ئەوەیەت یعنی سیاست لەوێ بەمانای سزادار و تەنبیه هاتووە سەرنجڕاکێشان لە کاتێکا لە دنیای غەربیە هەر لە یۆنانی کۆنەوە سیاست یعنی جۆرێک لە دیدگای بەڕێوەبردن وانە ئەم وشەی ئایا ئێستا لێرە بەکارهێنان و تەوزیفی ماوە ئەگەر سیر بکەین بۆ ئۆپۆزیسیۆنە ترسێ لە دەسەڵات بۆ وەکو عسمەدینۆ تەسلیمی سنووقی هەڵبژاردن نابێ بکشێتەوە لە کاتێک عسمەدینۆ یعنی ئەتاتورکی دووەمە بەڵام کە هەڵبژاردن دێتە پێشەوە بەجێڵێت بۆ وەکو ڕەزاشا کاتێک پەرلەمانە لە تۆمان ناوێ بەجێڵێت لە پێش مەلیک بوون ئەڵبەت دوای بوو دیکتاتۆر من باسی ئەو سەردەمە ناکەم بۆچی ترامپێک بەو هەموو جمهور و ینی بەمانای کەریمە پۆپولەرە ینی شارعی بەدەستەوەیە میدیای بەدەستەوەوانە بەڵام کاتێک هەڵبژاردەکە وتیان ناو ئەگەرچی باوەڕەشیوانە بوو کە بەڵام لەبەر خاتری نیشتیمانەکەی ناچار بوو من یا بدادگاش لە خولیەکەمیا بۆچی لە ئێمە خەڵ لە ئەوە ئەترسێ بە بڕای من ئۆپۆزیسیۆن دەسەڵات باوەڕی وایە مادام دەستگای بەدەستەوەی چکۆ دەستگاکان نیشتیمانی نەکراون مادام چەکی بەدەستەوەی مادام بازرگانی بەدەستەوەیە کەواتە هەرێ بیا بەوانەی خۆشی و هەروەها لە بەرامبەرە بەکاری بێنێ بۆ سزادانی ئەوانی تر یعنی لێرە ئۆپۆزیسیۆن دەسەڵاتداریکردن بەمانای بەڕێوەبردننی باش نهاتووە بەمانای بێبەریکردنی ئەوانی تر و ئیمتیازدان بەوانەی خۆت لە بەرا ینی فشار کۆیان دەکاتەوە ئۆپۆزیسیۆن ئەترسێ ئەڵێ ئەگەر ئەم دەسەڵاتە بەردەوام بێ لەسەر کورسی چکەوەکو تۆ دیفاکتۆ جارێ ینی ئێستا شێگەڵابی هەرێمی کوردستان هێشتا توانای چەک و پارە و ئاسایش بەهێزترە لە دەنگی سندوق ڕاستە سندوق دەوری هەبووە لە ئاراستەکردن و نەرمکردنەوەی دەسەڵاتە بەڵام هێشتا ئێمە ئەزانین ئەوەی کە 40 کورسیێنێت جاری وایە یەکسانە بەوەی کە 20 کورسیێنێت لەبەروی هەردووکیان ئاسایشیان بەدەستەوە هەردووکیان زەبریان بەدەستەوەیە کوتێکیان بەدەستەوەیە لە ناوچەی خۆیانە بۆیە من ئەمێ بچمە سەر شتێکی تر بۆ چۆن وا بکەین وێنایەک دروستکەین کە ئۆپۆزیسیۆن نیشتیمان بە ئایندەی خۆی ببینێت و بردنەوەی خۆی لە زیاتر نیشتیان پەروەریدا ببینێت و دەسەڵاتیش فێری ئەوە بێت ئەگەر ڕۆژێک ئۆپۆزیسیۆنەکەی بە سندوق کورسی حکومەکەی لێسەند کۆتایی دنیانی ئەتوانێت جارێکتر بگەڕێتەوە وەکو چۆن لە لەیبەر و پارێزکارەکانە لە بەریتانیا ئەمە ڕۆیە لە ئەمریکاوە ڕۆیە یعنی تقریبا عمریان بێتە 100 ساڵ وانە وان نزیکەوە بنەوە ئەی باشە چ شتێک ڕۆڵ ئەبینێت لەوەی کە هاو نیشتیمانیەکانمان لە ئۆپۆزیسیۆن لە دەسەڵات ینی نیشتیمان کۆکەرەوەیان بێت و نیشتیمان سازی ئەرکیان بێت بەتایبەت بۆ میلەتێکی کوێمە دکتۆر جان قسەکەی بەڕست تەواوە ڕاستێکی ئەوەی کە گرنگە لێرانەیە ڕاستە ئێمە باز لەواکەین کە چۆن لە هیمسانەوە باز لە ئەرک و مافەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن لێرە کە چۆن دیاری بکرێتەوە ئەمیان ئەمڕۆ لە حکومایە بەیانی ئۆپۆزیسیۆن دێتەوە ناو حکوم ئیشەکانی ئەو تەواوەکە یاخود بە پێچەوانەوە نقطەیەکێ لە زیاتر لە زانستە ڕامیارەکانە ئەویژەوەیە پێوترێ فەسڵ سوڵتات با بڵین جیاکردنی دەسەڵاتەکان بۆ نمونە ئێمە دەسەڵاتی یاسا دەرکەرمانەیە ئەو کە یاسا دروستەکات و یاسا دەرەکە کورتێ لە پەرلەمان یاسا جێبەجێکەرمانەیە ئەوە بڵین بڵێ تەشریعی بوو ئەمیکان یاسا جێبەجێکەرمانەیە کە بریتە لە حکومەت خۆی و وەزارەتەکان و ئیلی ئاخری کە دوای دەسەڵاتەکان دێتە خوارەوە بۆ موسسەکانی تر دوای ئەوە دەسەڵاتی دادوەریمانەیە کە ئەمە زیاتر لە سیستەمی ئەمریکەکەیە وەکو چێک و باڵانسێک وایە زیاتر دێسێرەکە بزانێ چونکە ئەوەی کە ئەم سیانە لێک جێ ئاکاتەوە بریتە لە دەستورێک کە داهاتووە بە سوڵتەی تەنفیزی ئەڵێ دەسەڵاتی جێبەجێکاری ئەڵێ تۆ ئەمە دەسەڵاتەکەتە واتە
دیاریکردنی دەسەڵات ئێمە دائیمەن ئۆپۆزیسیۆن لە چی ترساوە لە سوڵتەی ڕەها ترساوی کە بەڕێز قنشارت پێدا تەواوە یعنی ئۆپۆزیسیۆن بۆ چێتر چونکە ئەڵێ دەسەڵات سوڵتەی ڕەهای هەیە سوڵتەی مطلقی هەیە ئەبسولوت پاوەر لای خۆیەتی سەربازی هەیە چەکی لایە پارەی لە میدیای لایە دەستگایکی چاودێری و یاسایی و دەستوری نییە کە بتوانێت بەڵێ کە بتوانێت ئەم کۆنتترۆلکە بۆیە منیش وەکو ئۆپۆزیسیۆن کە نەچەکم هەیە نەپارەم هەیە هەمە بەڵام هەموو شتەکانی لەمێتە هەموو سنووردارە وە چەکیش ناتوانم چکە بەپی یاسا ڕێگە پێدراونیم بەڵام من ناتوانم بێ محاسبەی دەسەڵاتکەم بۆ لەبەر ئەوەی ئێمە نەمانتوانیوە ئەو بازنە دەستوریە دروستکەین کە لە ڕێگەی دەستور و مامەڵە لەگەڵ دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بکەین ئەمڕۆ تۆ لە دەسەڵاتی 4 سال دەسەڵاتی تاو دەستت خۆش بێ ماڵ ئاوا بێ ئەچینەوە ئەندیخابان ئەگەر چواری کەوت بردەوە پیرۆزت بێ بەپی دەستوری مێ مامەڵە لەگەڵ کاکەین بەڵام ئەگەر ئێمە حەکەمێک نەبێ نووسراوێک نەبێ چونکە دەستورەکە لە رابرێتە لە چی برتێ لە سوشال کۆنتراکت لەو عەقدە ئیجتیماعیەکە هەیە ئەگەر ئەمە نەبێ لە بینی دەسەڵات و خەڵکە لە بینی ئۆپۆزیسیۆن و خەڵکە ئەی ئۆپۆزیسیۆن چۆن بتوانێت بە خەڵک بڵێ هەن دەسەڵاتی کردووە ئەو کاتە بێ بەچی ئەمی کە بەڕێز دەدوتێ ئەزانی دەسەڵات ئەوەی کردەوە ئەوەی کردەوە ئەوەی کردووە یخۆ خەڵکیش ئەیبینێت بەڵام چۆن بی پێوین ئەمە نایاساییە پێوانەکە چییە بۆیە ئەبێ ئەمە خەمە گەورەکەی ئەوەی کە لە دەسەڵاتە ئەوەیە ئەگەر ئێمە زیاتر لە خەمی نیشتیمانە بینێ بگەڕێنەوە بۆچی تۆکو پارتی دەسەڵات کە لە ناو حکومە دەبێ بەڕێوە ئەبێ خەمەکەت ئەوە بێ ئەمە مؤسسەکان خۆشەویست کە لە لای خەڵک نیشتیمانەکە بکەی بە چەق هەمومان لە چوادو نیشتیمانەکە کۆ بینەوە بەڵام ئەوەی کە سەروەریمانە پارێزێ ئەوەی کە پەیوەندیەکانمانە پارێزێ کەس لەویتە بەرزتر نەبێت کە دەسەڵاتی وتر نەخوا بریتە لە دەستور ئەبێ ئەم دەستورە بۆ هەرێمی کوردستان بێتە دی هەتاوە کنووی کە بەڕێز دەدوتێ ببێ پارتە سیاسەکان پارتێکی گەشتگیری بن یعنی ئەگەر ئەوەی کە بەڕێز چۆن بتوانین ئەم پارتانە پارتی گەشتگیری بن مەسەلەن لە دهۆکەوە لە زاخۆ بێنێرە بۆ خوارە بۆ مەتەقەی کفری و ئەو ناوی بەرە چۆن پارتێ بتوانێت لە هەموو پارچەکانە خۆی ببینێتەوە لە ڕاستیە ئەمە چی وایلیەکە چی زمانێکە ئەو دەستورەیە کە ئیبەستێتەوە کە نایڵێت دەسەڵات هێرش بکاتە سەر ئۆپۆزیسیۆن و بە ئۆپۆزیسیۆن ژەڵێت ئەبێت تۆ سەبرت هەبێ ئەگەر ئەم پارتە بردیەوە ئەوە شایانی خۆیەتی و ئەیباتەوە چونکە ئۆپۆزیسیۆن ئەوەی کە هەیەی سۆفت پاوەری پێیە هارد پاوەری پێ نییە سۆفت پاوەرەکە ئەمیش چییە دائیمەن ئۆپۆزیسیۆن لە هەموو جیهانە سەبری زیاترە لە پارتی دەسەڵاتدار ئەبێت بۆچی چونکە ئەوەی کە بەدەست ئەوەی کە بەڕێزتێ بریتە لە کۆمەڵی خیتابی پێ و خیتابەکانیشی لە دەرەوەیە و ئەتوانێت خەڵک کۆ بکاتەوە لە چارچێ و خیتابەکانی بەڵام ئەبێ ئەم خیتابە لەسەر بەرنامە کرابێ ئەبێ ئەم خیتابە تۆ پێی بڵێ مەسەلەن ئیشی تۆ چێ بۆ ئابووری ئەگەر ئەم قسەی ئاراستی ئۆپۆزیسیۆن بکرێ تۆ وەڵێ حکومەت ئاوایە تەواو ئەمە قسەکانی بەڕێزە تەواو ئەمە بابکانمان دیاری کرد بە چارەسەرەکەت چییە ئەبێ تۆ بێ وەکو ئۆپۆزیسیۆن ئەوەندە نەفەس درێژ بێ چەندین ساڵ ئیشە کرد بێ لەسەر منە بەرنامەی ئابووریت ئەگە بەرنامەی ئابووری ئیشەکەم ئەوەیە ئەگەر تووشی ئەوە بوو بەدیلمانێ واتە پلانی ئەیوبیمانێ دو ئەچین بۆ کێشە کۆمەڵایەتەکان دو ئەچین بۆ کێشەکانی تر چونکە لە ڕاستیە ئەبێ ئۆپۆزیسیۆنیش ڕاستە تەواوکەری حکومەتە بەڵام ئەبێ حکومەتێک بێ لە دەرەوە خۆی حازر کرد بێ وەچی بۆی بچێتە ناوە نەگەر من چاوەڕێکم وەڵام ئەمڕۆ حکومەتە غەڵەتی کرد دێ وەڵا ئێمە زانیمان و غەڵەتی هەیە و زانیمانەوە هەیە ئەی بەدیلی تۆ چییە چاکسازیەکانی تۆ چی ئیشەکانی تۆ چییە بەڵام کۆکەرەوەی هەموو ئەمانە بریتیە لە دەستور کە فەستی سوڵتاتەکان جیاکاتەوە نایڵێ حکومەت هێرش بکاتە سەر ئۆپۆزیسیۆن و هەروە ئۆپۆزیسیۆن ڕائەگرێ کەڵێ ئەبێ ڕێگابێ بە حکومەت ئیشەکانی خۆی بە تەواوەتی جێبەجێ بکە ئەو کاتە مؤسسەی دادوەری دێ سێرەکە بزانێ ئایا هیچ کامیکان هێرشی نەکردووە سەر ئەویتیان مەسەلەن دەسەڵاتی ئەویتریان بێتە دواپەناگەی دەستوری و بەهێز دەستگایی کە ململانەکان ڕێگەخا مەسیری خوانەیاتێ و مەترسی لە ناو چوونە گەورەکە دروست نابێت کە هەموو نیشتیمان لە مەترسیان هەر قسێکی باراک ئۆباما هەیە لە ئەفریقا کاتێکە چێتەوە بۆ زێدی خۆی پێشەوەی کە لە خودی دووەمیە قسەکەی ئەڵێ من حەزمە کرد بۆ تێرمی سێمی سەرۆکی وڵات بوومایە بەڵام دەستور ڕێگەم پێ نایە حبی دەسەڵات ئەوەی کە لە تۆ دەسەڵاتە بی سروشتیە هەموو کەسەوەی هەیە هەموو دەسەڵاتێک مافی خۆیەتی بێ لە دەسەڵاتە ئەوەی کە ئەی بەسێتەوە ئەو دەستگا و ئەو دەستگایە بەڵێ ئەوەی کە لە سەرتا ئیشەکمان ئەو نیشتیمان سازیەیە کە هەمومان لەو کێڵگەیە کۆبینەوە لە دەروی ئەوە نین ئێمە باسی هەردوو لایەنمان کرد ڕەخنەمان کرد لە لایەنی حکومداری کە کاری نەکردو لەسەر چەسپاندنی ئەم دام دەستگا و دەستور و نەریتانەی کە ئیتر خۆبەخۆ خۆیان ئیشەکان بەڕێەکەن و ڕەخنەشمان لە ئۆپۆزیسیۆن کرد لە بری ئەوەی کە مزایدێکی تر بێ بەسەر دەسەڵاتە لە نیشتیمان پەروەریە جاری وایە پێشەوانەوە لە ڕقی دەسەڵاتە خۆی وەکو هێزێکی دانیشتیمانی دەرخستووە لەوە چەند نیەتی ئەوەش نەبوو بێت بەڵام وا دەرکەوتووە بەڵام یەک گۆشەی تر هەیە ڕەخەی لێ بگرین ئەویش بریتێ لە کۆمەڵگە ئەم گۆشەیە بە باوەڕی من لە ناو نیشتیمان سازیە چەند هۆکارێکەیە کە واکە حیزبەکانی دەسەڵات و حیزبەکانی ئۆپۆزیسیۆنیش
لە یەک شوێنتر بترسن بێجگە لە دەستور و بێجگە ئەویش بریتە لە هێزی نەرمی کۆمەڵگە ئەم هێزی نەرمی کۆمەڵە چۆن دروستە بێت کاتێک کە هێزەکە ینی کۆمەڵگەیەک هەبێ بیرکردنەوەی نیشتیمانی گەورەتر بێت لە بیرکردنەوەی خێڵ تاکەکانی نیشتیمانیان پێش خێڵ و پێش حزب و پێش مەزهب و پێش ئاین و پێش هەموو شتەکانی تر ئەوەیان لە پێشتر بێت و باوەڕیان وا بێت ئاینێکی پارێزرا و هاوڵاتیکی پارێزرا و تەنانەت عەشرەتێکی پارێزرا و مڵکێکی پارێزرا و لادەیەکی پارێزرا و هەمووی لە چوارچەوەی نیشتیمانێکی پارێزراوە دروستە بێت ئەگەر ئەمە دروست نەبێت هیچێک لەمانە پارێزراو نین ئێستا با سێری وێنەکە بکەین لای لە کوردستانە جۆر لە جۆرەکان پێچەوانەیە یەکەمیان ئێمە وتمان لە ناو چوار پارچەی کوردستانە پارچە و نیوێکمان تا ڕادەیەک ڕزگار بووە پارچەیەکمان وەکو لە دیفاکتۆ بوو بە دەستوری لە عراقایە پارچەیەکی چما وەکو دیفاکتۆ چەند ناوچەیەکی جیاجیایە لە ڕۆژئاوایە یعنی بەڕاستی هیچ کامان ناتوانین ئایندەیەکی دابینکراو بە تەواوی بۆ ڕۆژئاوا دیاری بکەین هیوادارم لە بری ئەوەی کە ئەو پارچەیە خوان نەکردە بەرەو نەمام بچێت پارچەی سێمیشی بێتە سەرکە لە تورکیا یا لە ڕۆژهەڵات یا لە باکوور یا ڕۆژهەڵات بێت سەری کێشەمان لەمە نییە لەو شوێنانەی کە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن تایە تەندروست کارەکەن و تایە سیاسەتەکەن کۆمەڵە شتەیە زۆر پێشتر ئیشی تیا کراوە ئەویش کە من کۆی کەمەوەتیایە پێڵەن کۆمونیکیشن هۆکارەکانی پەیوەندیکردن هۆکاری پەیوەندیکردن چه هۆکاری بازرگانی بێت پەیوەندی بازرگانی بێت چه هۆکاری پەیوەندی ڕێگاوبان بێت ڕێگای هاتوچۆ بێت چه پەیوەندیکردنی میدیایی بێت چه پەیوەندی دروستکردنی پەروەردەیی بێت زۆر گرنگن بۆ ئەوەی کە بتوانین پرۆسی نیشتیمان سازی وا لێ بکەین لە ڕێی ئەم کەناڵانەوە هەموو هاوڵاتیەک باوەڕی وا بێت حزبەکە ڕەنگە بڕوا چ دەسەڵات بێت چ ئۆپۆزیسیۆن بێت بەڵام نیشتیمانەکە ئەمێنێتەوە بەچی ئەکرێت ئێمە بەداخەوە هێشتا حزبەکانمان چ لە دەسەڵات چ لە ئۆپۆزیسیۆن ناوچەین یعنی ئێمە حزبمانەیە لە کوردستانە 1 ملیۆن دەنگی هەیە بەڵام هێشتا لە پارێزگایەک ینی کۆمیونیتیە ینی کەمینەیە لە پارێزگایەک لە شوێنێکی تر پێچەوانەوە حزبێکمانەیە دەسەڵاتی بەڵام نیوەی ئەو ملیۆن نابێت بەڵام لە پارێزگایەکەی ترا زۆرینەیە کەواتە دابەشبوونی دەنگەکان دابەشبوونێکی نیشتیمانە نییە بۆ ئەم حزبانە لە ئۆپۆزیسیۆن شامە ئەبینین دابەشبوونی نیشتیمانیانە ئەوەیە کە هێزەکانمان لەسەر جەم کوردستان دەنگ بهێنن وەک دەنگدەری ئێمە هاوڵاتی ئێمە هاونیشتیمانی ئێمە دوجار پێی وابێت نیشتیمانی پارێزرا و دوا خەڵغان و دوا پەناگەیە کە هەومان ئەپارێزێت نەک حزبێک نەک شوێنێک تر بەچی دروستەکرێت ئێمە ئەگەر توانیمان بازرگانەکانی دهۆک و سلێمانی وا لێ بکەین براوە بن پەیوەندی بازرگانی سەرمایه‌دارێکی دۆک لەگەڵ سەرمایه‌دارێکی سلێمانی لەگەڵ سەرمایه‌دارێکی هەڵەبجە لەگەڵ هەولێرە بەرژەوەندیان زۆر زیاتر بێت لە بەرژەوەندی بازرگانی سەرمایه‌دارێکی دۆک لەگەڵ بازرگانێکی تورکی یاخود بازرگانێکی سلێمانی لەگەڵ بازرگانێکی دیالە یا بەغدا ئەبێ وای لێ بکەین پەیوەندی کوردی لە بازرگانیا زۆر بەهێزتر بێ ئەمە کۆمونیکیشنی بازرگانی پێڵێن لەناو پەروەردەیە ئەبێ پرۆگرامێکی وا داڕێژین دۆکیەک هەستکات لەو پرۆگرامەیە شوناسی نیشتیمانی هەیە سلێمانیەک هەورامیەک لەکێک زەنگەنەیەک کرمانجێک سۆرانیەک ڕەواندزیەک هەموو پێکەوە خۆیان ببینەوە لەو پەروەردە نیشتیمانی کە هەمومان کۆکاتەوە و ئەم پەروەردە نیشتیمانیە هەم ئەرکە بۆ دیارەکە هەم مافیشی بۆ دیارەکە لەسەر ئاستی پەیوەندی هاتوچۆ تەمان شاعیرێکی وەکو ئەحمەد تایربەکی جاف زۆر ورد هەستی بەم مۆدێرنکردنی کۆمەڵگە ئەکات کە ئەڵێ ئاواتی من ئەوەیە ڕێگای شەمەندەفەر بچێتە ناو هەورامانەوە ناو شاخەکانی هەورامانەوە شەمەندەفەر تەنها وەسیلەیەک نییە بۆ گواستنەوەی تورەکەی یا کیلۆیەک یا 25 کیلۆیەک بە ئەرک و کاری خۆت و داهاتی ساڵێک لە زەراعەتەکەی خوتۆ نا شەمەندەفەر ڕەمزی مۆدێرنبوونی گواستنەوەی قۆناغی خێڵایەتی و دەربەگایەتی و فیوداڵە بۆ قۆناغی دروستبوونی دەوڵەت نەتەوە و بە مانایەکتر یەکسانە بە نیشتیمان سازی ئێمە هێشتا تەنانەت لە جادەوبارەکانمانە ڕێگای کەرکک دیالە ئاسانترە لە ڕێگای کەرکک دهۆک چ لە بازگەکانیا بێت چ لە هاتوچۆکەیە بێت چ لە ئاسانکاریە بێت بۆیە زۆر گرنگە ئێمە ئەو دەستگایانەمان دەستگای سەرانسەری تەنانەت لە براندی بازرگانیە ئێمە نابێ کەسێکمان داهێنەرێکمان بازرگانێکمان بەرهێنێکمان براندێ دروستکە بە ناو سلێمانی باوەڕی وابێت دنیای ئەم بریتە لە سلێمانی یاخود بریتە لە بەغداد سلێمانی نە ئەبێ باوەڕی وابێ لە هەر چوار پارچەی کوردستانە ئەم براندە بوو هەمووی دروستەکە بۆیە زۆر گرنگە ئێمە زنجیرە مارکێت زنجیرە کارگە زنجیرە کارگەی جلوبەربی هەر کارگەیەک بێت لە سەرانسەری کوردستانە ئەو برادانە بڕوا کە ئەمە نیشتیمان سازیە هەم لە باجەکەیە هەم لە تاکسەکەیە هەم لە دروستکردنی هەویەی مشتەرەکە جا لەم بابەتەیە زۆر بەڕای من خاڵی گەورەی نیشتیمان سازی
کە بێت ئەرکی ئۆپۆسیۆن بێت ئەرکی دەسەڵاتیش ئەوش ئەوەیە کە بازنەی بچووکی حزبایەتی و ئاین و مەزهب و هەموو ئەوانە تێپەڕێنرێت و بەڕێوەبردن بکرێتە بەڕێوەبردننی هەمووان نەک بەڕێوەبردن بکرێت تاپۆ لەسەر حزبێک یا لەسەر خێڵێک یا لەسەر ناوچەیەک تەمان ئەمە بۆ سەرجەم شارەکانیشەوە مەگەر قسەیەک مابێ دکتۆر کاردۆ من دەست خۆش بە دکتۆر من دووبارە بۆ تاکیدکردنەوە لەوە کە ئەمە ئەوەی کە بەڕزت باست کرد ئێستا زۆربەی زۆری وڵاتان بەکارێنن بۆچی وەکو نیشن براندنی لێکن وەکو ئەکاتە مارکەیەکی وڵاتەکەی بۆ نمونە ئەوەندە ئینفراستراکچەری وڵاتەکەی ئەوەندە چاکە کاڵایەکی وای دروست کردووە لە بۆ نمونە ئەگەسی ئەڵمانیاکەی کاڵایەکی وای دروست کردووە ئەڵمانیایە خەڵکی هەمووی ئەو کاڵای ئەوێ لەبەر ئەوەی هی وڵاتەکەی خۆیەتی ئەوەندە سقەی لە لای بڵێن بەکارهێنەر و مستهلیکی ناوخۆی دروست کردووە ناچێ بەدیلەکەی بدۆزێتەوە ئەمە تاکی دەکاتەوە لەسەرچی جاری تاکی دەکاتەوە لەوەی کە ئیشەکانی پارتەکانی دەسەڵات دوو هێندە ئیشەکانی ئۆپۆزیسیۆنە و کاتیش ئۆپۆزیسیۆن دێتەوە ناو حکومەت ناکرێت ئیشەکانی حکومەتێک باتۆ جاری تر چکە بۆ ئەگەر نقطەی ئینتڵاقیان هەموو ئەوە بێت دروستکردنی ئەوە بێت هاونیشتیمانیەک بێ کە خەمەکەی گشتگیری بێ بەڕاستیە ئاڵوگۆڕی بازرگانی ئەکرێ بە چی بە شوازی گشتگیری ئەبێ و بگرێت لە قازانجی کۆمەلگاشە بێت چکە تو ئەم هەموو پارەیە کە دێت مداولە ئەکە لە بینی پارێزگاکانە لە قازانجی هەموو پارێزگاکانە بێت لە جاتی و بچێتە دەرەوە لە جاتی بچێت بۆ وڵاتێک تر هەلە نەخۆتە ئیشی لەسەرەکەی بۆی ڕاستەکەی گرنگە وەکو ئاڕاستی نیشتیمانسازیەکەی کە بەڕێزت ئیشارەت پێدا هەموو ئیشەکان بریتی بێ لە خەمی نیشتیمان بریتی بێ لە خەمی موسسەکان بریتی بێ لە کۆکردنەوەی هاونیشتیمانی بوونمان پارێزگاریکردن لەم قوارەی کە هەیە بە حکومەیە کە دیفاکتۆیە و هیوادارین پارچەکانی کەش ببین و ئەوانیش بکەونە خۆڕزگارکردن و ئەوانیش بە هەمان شێوە بتوانن سەر بە خۆی خۆیان بەدەست بێن دەست خۆش ماوەسەکە من ئەماکەم بە قفڵی بەرنامەکەم و کۆتایی پێیان لە ڕاستیە بۆ ئەوەی ینی لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆنات هەر کامیکان دەسەڵات بکار بێت ئۆپۆزیسیۆن بن دوو ڕێگە زیاتر نییە یان ڕێگەی توانەوەیە لە چوارچەوەی وڵاتەکانی سەردەستەکان کە تورکیا و ئێران و عێراق و سووریایە ئەمە ڕێگەکەیە ئەگەر تۆ بتەوێت ئۆپۆزیسیۆنێک بیت دژی کیانی نێوخۆی بیت ئەگەر دەسەڵاتیش بیت بتەوێت جێگەی ئۆپۆزیسیۆن نەکەیتەوە دیسانەوە هەر مەسیری توانەوەیە چونکە جیالەوەی کە هەڕەشە دەرەکی لەسەر هەڕەش ناوکان خۆت بەهێزیەکەی بەدەستی خۆت ئۆپۆزیسیۆنێک دروست دەکەیت کەم ئۆپۆزیسیۆنە بێتە بەشێک لە هێزە تیۆنەرەکانی دەوروبەری خۆت کەواتە ڕێگەی دووەم گرنگە سناریۆی دووەم ئێمە بەدوای بکەوین ئەویش بریتە لەوەی کە شتێک ئەتوانێت ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لە کوردستان کۆکاتەوە بریتە لە نیشتیمانسازی نیشتیمانسازی ئەتوانێت ئەو گوتارە بێت کە ئۆپۆزیسیۆن دەسەڵات پێکەوە کۆکاتەوە هەم ئۆپۆزیسیۆنەکە سبێنێ دەسەڵاتیش وەرگێ و نیشتیمانساز بێت هەم ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانسازیش بێت هەم مزایدەچیتر و بە گوتارتر و دەمگەرمتر بێت لە ڕەخنەگرتن لە حکوومەت بە پێچەوانەشەوە دەسەڵاتێکە گەر بیەوێت بمێنێتەوە بۆ ڕۆشتن نەهات بێت دیسانەوە هەر گوتاری نیشتیمانسازیە بێ کۆی کاتەوە ئەمەش بەو دەستگا و بەو لۆبیسازی و بەو ئەرکە ئەبێت کە باسمان کرد و خەتی سووری هەردووکیان گرنگە یەکەم نیشتیمانە لەم گوتارەیە دووەم هاو نیشتیمانەکانەتی سێم دەستگا پارێزەرەکانی نیشتیمانەکەیە چوارەم بەرپرسیارەتی هەڵگرتنی سەرجەم پارچەکانی تری کوردستانە چونکە دوجار ئەم کیانەی کە هەیە بێت هۆی زیادکردنی کیانی دیکە لە پارچەکانی تری کوردستان یاخود یەکگرتنی کیانەکان بە پێچەوانەوە هەر هەنگاوێک پێچەوانی نیشتیمانسازی بنین بە دڵنیایی ئەبێت هۆی ناومێدکردنی پارچەکانی تر کەواتە بوو خۆ بەخۆ تۆژە بیتە بەشێک لە ئامراز داگیر کرد من لێرە کۆتایی بەم ئەڵقەیەشێنم سوپاس هاوڕێم ماوەسەکاردە بۆ بەشداریکردنە سوپاس بۆ هەموو ئەوانەشی کە لەگەڵمانمانەوە گویان لێگرتین هەر هەبن و نیشتیمان ئاوەدان بێت.